قسەی کرد گوتی زانە بەڕاستی ئەو خەڵکە ئەمنیاوان خۆش دەوێت ئەو خەڵکە ئەتو ئاوای خۆش نەمدەزانیەوە یانیوا دێنە سەخت یانیوەڕۆشیەوەی پایتەخت لەگەر مامووی لە هەموو وەختەکان لەگەرم بووینە هەموو جێیەکان دەستخۆشتان لێ بەڕاستی دەستان خۆش دەستخۆشی لەم گۆکەم ڕۆڵی دەستگاش خێرخوازیتان هەبوو بەڕاستی ڤیدۆکەین گۆی کرد ئەم لە سۆنا بێم هەولێرێ بەخوا لەوی دڵخۆشتم وەڵای لەوی دڵخۆشتم ئەمن دانیشتم گوتم بەخوای ناچمەوە دییان هەو شۆکە خانت لۆ کرد نزیکەی $3 دلار لە کەمپینی مامۆستا سەباح هونەرمەندی دیاری هەرێمی کوردستان و هەولێری پایتەخت کۆکرایەوە. بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێ، من کەیفی حەسەن ئەرکی. دوای ئەو کەمپینەی کە بە سەرپەرشتی فاخر هەریری بۆ کۆکردنەوەی هاوکاری بۆ مام سەباح دەستی پێکرد ئەم شەو و تواندرا نزیکەی $3 دلار کۆ بکرێتەوە. دەچێن لای مام فاخیر و لەگەڵ مام سەباح گفتوگۆ لەسەر ئەو بابەتە دەکەین. کاک فاخیر سڵاوت لێبێ. سڵای خوا لە توش. دڵخۆشی؟ لەخوای ئارە وەڵا دڵخۆشم. دەدانم دێشا بەس لە بەخۆشیان ئاگام لە ژانەکەی نمایەوە. چەند کۆکرایەوە؟ تقریبا $3 دلارمان کردەوە. $3 دلار. ئارە وەڵا. کێن ئەوانەی کە هەموو هاوکاریان خەڵکت زۆر هاوکاریان کردنی بەس بە دیاریەکان ئەوانەی کە دیار بوون عازی دری سوورچی خوا خێری بنووسی یا ڕەبی $1 دلار عازی دری سوورچی. کاک فەرمان نەشاد 50 وەرەقە خوا خێری بنووسی ئەوانە دایمەن دەستیان لەگە خێران تێگەرە کاک فەرمان و کاک عازی دری سوورچی. بارزان قەساب بەڕێوەبەری ئاسایشی هەولێر سپرایزێکی زۆر گەورەی لۆدانای نسبەی دەچین بزان ئیوش چەندە ئیوش زۆرە. کاک بارزان گوتی کە من سوپرایز دەکەم. ئەوی سوپرایز دەسبێنێ دەچین ئەو ئیشی خۆیانە ینی بازان قەساب جاریەکە منیە دەدات پارەی داتە خەڵکی بەوە لە کاک نەوزاد هادی لۆیان مایتەوە بە خۆتان زانین ئینشاڵڵا کاک نەوزاد دەبتۆ سەر کۆمار. کاک فاخیر کە کەمپینەکەتان دەست پێ کرد پێشەوە قسەمان کرد تۆ هەست دەکرد کە خەڵکی هەولێر و هەرێمی کوردستان مام سەباح بێ بەش ناکەن؟ ئەمە خەرچی لە خەرچی هەرێمی کوردستان ڕادەبینم بە هەموو شارەکان بە سلێمانیت بە هەولێر بە کەرکووک بە دۆک کورد مردن خەڵکی هەیە مردن کورد خەڵکەکی هەیە مردن نایەن خەڵکەکەی بێنازبی ئەو کابرایە چەندی ساڵ ئەمە پێ دەکەنین لە دیار ئەڵخەکانی و دیار دراماوشتە خۆشەکانی دەبا ئەمەش ئەو جارێ پێکەنین لۆی بگەڕێنەوە گەڕاندمانەوەش پێکەنین لۆی لە خوای بە زیادی الحەمدولله خوایە بە قوربانت بم توانیمان ڕازی حاصل کرد. پایتەخت میدیا ڕۆلی گرنگی دەرەجەیەک پایتەخت میدیا لەگە ڕێزم یەکەم ڕۆژ پایتەخت میدیا هاتەک نەموت کاکە ئاگات لە فلانی گوتم بەسەر ئەو چاوی ئاگام لێ و لە نێزیش ئاگام لێ و ئەنگۆش پەیامەکەتان سەر چاوم وەلەک نەنگۆش 2000 شێرم لۆکراوە کاکە ئەوینگۆ ئێمە هەموو کات دەستخۆشی ڕەنگی خەڵکی دەستخۆشی لە زۆر برادرانەوان هاوکاریانکردن لێرە وەکو بنشێخ و وەکو بارۆ وەکو فلانەوانە بە هاوکاریانکردین بەس دەستخۆشی لە مەساری مەسعودی یەکەم بلاکلیستی کاک جێگیر و کاکە حەمە خۆرانی برای خۆم حەمە خۆرانی و کاکزانا و کاکزانا ئیشەکەی کردی ها ئاگادار بن کاکزانا ئاگری بنکایە بەخۆی ئەو بەخۆ شتەکەی تەقاندەوەگەنا سەبع نەدات کاکزانا ئەلمی مەمنونی خوایە و مەمنونی گۆینە. مام سەباح وڵای زۆر زۆر یعنی وڵای برێمچە ناگریم نا سپاسی هەمووتان دەکەم هەموو لار ئەوەی بەبێ کەس دادەنێ ناوەڵێت ئێستا هەموو کەس هەمووتان ئەنگۆ ئەرێ بە قورئان لە کاک باخیر ئەتو کاک مەساری ئەو برادە نازم لە فەقیر لە سۆرە ڕاهاتیە باین دەبم خزمەتکارن ژیانەکە مەمنونی هەموویانم خوا خێرا بنووسی خوا بەرەکەت بخاتە ڕزقیان حەت ئەوەی ڕوبعشتیدایە ئەرحەم نەرازم وەڵای برێم قسەی کرد گوتی زانە بەڕاستی ئەو خەڵکە ئەمنیاوان خۆش دەوێت ئەو خەڵکە ئەتو ئاوای خۆش نەمدەزانیەوە یانیوا دێنە سەخت یانیوەڕۆشیەوەی زۆر یعنی خاستەن پایتەخت یعنی ئەوەیە کردی ئەتو کردت بە قورئان کاک هەروە بەخوا پێش ینی هاوکاریشی کردیمە بەخوای ئەرێ بەخوای ئەوە دەڕۆژ ئەو کاکزانایە دەڕۆژ لەگەرم هەوڵیدایە کورە وەرە کورە گوتمەڕ شەرم کورە گوتی شەرمی نایە کاکە ئەتخۆ دەرۆزەی ناکەم ئەو دەسارە خزمە وەڵام من لە 2004ەوە خزمەتی هونەر دەکەین کاکە ئەم گۆمەندە پێ دەکەین ئەو زاران گۆ من دریمە خۆشکەن ئەو لە درین گۆما لە سبەی ڕادەتی دانەکانی چا دەکەی لەکە کورسمایل کردە دیاری ئەوەش ئایمەیە عادی ئەوانەی پشت شاشەش قسەم بۆ بکەن کاکە حەماگەر بێتە لەگە کاکجێ زۆر سپاس تۆ ڕۆڵێکی زۆر باشتە بوو بەخوای هەرچێ پێویستی بەمە بێمە ئەوە ئامادەینە لە بۆی ڕاوەستنە سەپیان بەتەبعاان بە وەختێکی زۆر کەمەوە مەبلەغە خکرایتەوە ساعت و نیوەک نەگەیشتە 2 ساعت
طبعا بەخۆ وا لە دیارمانی دولار لە خوای بە زیادی میمەوە دڵی خۆشبی بەڵێ دڵت خۆشە واللهی بەخوا لەوی دڵخۆشتم بۆ جێگر والله لەوی دڵخۆشتم ئەمە دانیشتم گوتم بەخوای ناچمەوە دییان هەو شوکە خانت لۆکڕین گوتم ناچمەوە دییانە چونکە ئەو کابرا دڵیمە هەمە خۆش کرد ئەمەش بەمە هەشۆ بە هەمە قەرزەکەن دڵی من خۆش کرد خزمەت کارێوینە نەکەوی هەموو فەقیر و هەژارەچی بە شانازیەوە تەمەنی مەلو خزمەتکردنی انشاءڵە بەڵام خزمەتکردنی ئەو کەسانە بەڕاستی شەڕەفەتی گەورەیە دەستخۆشی لەم گۆکەم ڕۆڵی دەستگاش خێرخوازیتان هەبوو بەڕاستی ڤیدۆکەین گۆی کرد ئەم لەستۆنا بێم هەولێرێ و بە شانازیە و مامۆستا فاخیر ئەوەی کردی بەدە مامۆستای ئاین و بەدە دەستگای خێرخوازیش نەکرا کاکەزانە حەز دەکەم بێت تۆ ینی نمونەیەکی گەورەی بەڕاستی پامت چێ بۆ ئەو خەڵکەی کە ئەم هاوکاریەی مام سەباحیان کرد ئەمن هەر یەکەم ڕۆژ پێم گوتم مام سەباح وەرە بابی گوتی جا خێزانی لە تەلەفۆن دەیگومە شانسمان نییە گوتم بەخوای خەڵکی هەولێر بەزمان فاخیر هەستی بە ئیشەکە هەمومان پێکەوە لەگە بەخوای ئیشی 2 سەعاتە الحەمدولله خەڵک ئەوە خەڵکە ئاها ئەتوی خۆش دێ ئەم پێم دەگوتم گۆ خەڵک زۆر ئەتوی خۆش دێ الحەمدولله ئەم کارە بەڕای جەناب دوو و هاوڕێیان وای نەکرد کە ئیتر بڵێن هونەرمەند و تەواوی ئەو کەسانێک کە خزمەتی کوردستانان کردووە ئیتر بێ کەس نابن ئەگەر هونەرمەند ئەو خەڵکەی لە پشتبی ئەوە هونەرمەند و ژیانی خۆش مەحاڵ نییە بەڵکو ڕاستیە ئەسا الحەمدولله ئەوە ژیانی خۆشی تەواو لەمە پاش ژیانی خۆش دەبی پێکەوە دەمێت کۆتا پەیامتان بۆ پایتەخت وڵات تەمان درێژ بن پایتەخت لەگەر مامووی لە هەموو وەختەکان لەگەرم بووینە هەموو جەیەکان دەستخۆشتان لێ بەڕاستی دەستان خۆش بی بینەرانی پایتەخت میدیا لە مامفاخیرەوە دەست پێ دەکەین مامسەوا کاکزانە و حەمە کاک جێگەر جەماعەت هەمویان بەڕاستی ڕۆڵێکی کاریگەریان هەبوو دەمەوێت لێرەوە بڵێم ئیتر لە هەموو کاتێک پایتەخت دەنگی خەڵک بووە و دەنگی خەڵک دەبێ وەکو چۆن بە دروشمی پێکەوە جیاوازی دروست دەکەین لە پشمان بن بۆ ئەوەی لە کۆمەڵگەدا جیاوازی دروست بکەین وەکو لە سەرەتادا ئاماژەم پێ کرد کە تاوەکو ئێستا لە کەمپینەکەدا نزیکەی 3 دەفتەر دۆلار کۆکراوەتەوە وەکو کاکفاخیر ئاماژەی پێکرد و ئەم شەو توانیتان دڵی مام سەباح خۆش بکەن ئینشاءالله پێکەوە دوعا دەکەین لە کۆتاییدا دڵی هەموو کەسانە خۆش دەبێت کە نەدارن و بە دوای خانوویەکدا دەگەڕن بۆ ئەوی تێدا بژین ئامین یا ڕەب